بهمو نوعتي قوتابخانەی با هەڵدەبژێن لە هەموو لایەنەی پێرفێکتە. دڵمان لە کنیان نییەوەتی ئەمە لە ماڵی خۆمانێ. زۆر سپاس، زۆر مەمنون. زۆر مرتاحن. ئەرێ وەڵڵا یان زۆر ئەوها دیراست زۆر خۆشە، هەموو تشتێک زۆر باشە. ئەرێ وەڵڵا. ئەرێ وەڵڵا لە سەلامەتی ئەمان زۆر باشە. مامساکان چاودێری دەکەن، زۆر ئاگایان لێیە. یعنی بەڕاستی هەرکی سەرشانم زۆر کەم بووەتەوە. سپاس بەخوا. قوتابخانەی بان نایابە. زۆر لیان ڕازیمە، زۆر لە هەموو ڕوویەکەوە، ڕووی پەروەردەیی، لە ڕووی زانست. قوتابخانەی بان بەڕاستی من دارێکمێکە هێناومە لە ڕەو زۆر لێرە بووە ئەو سەر پۆلی یەکە کە زۆر زیرەک بووە لە ڕووی ئینگلیزیەوە. بەڕاستی قوتابخانێکی زۆر باشە. دەتوانی بەیەک وشە چی پێ بڵێ؟ کە دەرەجەیەکە ئەو قوتابخانەیە. هەر سەرکەوتووە بێ ئینشەڵڵا بەردەوامە بێ ئینشەڵڵا. زۆر سپاس. بەس وەڵڵاهی وەسفی قوتابخانەی بان بەیەک وشە و بە دوو وشە ناکرێ بەڕاستی. ئەمە ماردینی کوڕم لە ڕەوزەوە ناریتمێرە هەتا ئێستا سەفی هەفتە. بەڕاستی ئەوەی من لە باندی تم لە هیچ مەکتەبێکی نەبوو. زۆر باشە، زۆر مامۆستایەکان زۆر پێوە ماندینە بە قوتابیەکانەوە. دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی. قوتابخانەی بان دەتوانم بڵێم باشترین قوتابخانەیە لە ڕووی ئاست، لە ڕووی گرنج پێدانی قوتابی، هەروە لە ڕووی خوێندن، هەر تربیەتدانی قوتابی. ئەم زۆر لیان ڕازیمە. کەواتە ئەگەر بەیەک وشە بێت دەڵێ باشترینە. وەڵی زۆر باشە. من یەکەم ساڵە دەین مێرکوانە لە پۆلیەکەوە بە زۆر بەدڵمەیان لەلایەن ستافەکەەوە و مامۆستایەکان و کارگێری و هەموو شتی ئەلحەمدولیلا زۆر. ئەگەر بەیەک وشە وەسفی قوتابخانە بکەیت چمان پێ دەڵێ؟ وەڵی هیوادارم بەردەوام بن، نییە هەتا هەر ئەوها بن، هەر پێشکەوتوو بن، وەبی منداڵەکانیشمان لێرە هەر بەردەوام بن ئینشاڵڵا. دەتوانین بڵین باشترینە؟ هەتا ئێستا باشترینە، ئەنی هەتا ئێستا گەڕابن باشترینە. کۆمەڵگەی بان ناوەندێک بۆ پەروەردە و ژیان.